بەناوی خوای گەورە میێرەبان ئازیزانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم ڕۆژێکی نوێ و لە گەشتی شیکاری وەرچی لەگەڵەوەی بەڕێز و خۆشی شاد دەبینەوە ئەوەی کە ئەمڕۆ بە تایبەت قسەی لەسەر دەکەین وەکوی دوێنێ ژاماژەمان پێکرد کە شەوی ڕابردوو شەوی پاڵەوانبوونی ئینتەر میلان دەکرێت بینرا و هەروەها ڕیاڵ مەدریت سەرکەوتنی بەسەر ئیسپانیۆلدا نووسیەوە بە 2 گۆڵی ناوازەی ڤینیسیۆس جۆنیۆر کە ئەکرێ ئەمەش کۆمەڵە قسە و باس کەماوەی ڕابردوو دەکران ئێستا بە جدیتر بە زیاتر قسەی لەسەر بکرێ لەسەر ڕیاڵ مەدرید و لەسەر و دۆخەی کە بە ڕیاڵ مەدریدایە و هەروەها ئەوشی دەمێنێتەوە لەسەر ڕوبەڕبوونەوەی ئەمڕۆی نێوان ئێڤەرتۆن و مانچستەر سیتی کە ڕوبەڕبوونەوەیکی یەکلاکەرەوە من پێشتر پێم وتومە یاری ئارسناڵ لەگەڵ مانچستەر سیتی یاری کۆتاییە بۆ سیتی بەڵام یاری کۆتایی نییە بۆ ئارسناڵ چونکە ئارسناڵ ئەگەرە یاریش بدۆڕێنێ هێشتا دەرفەتەوەی لەبەردەمایە کە بەجوودی خۆی نازناوی پریمەرلیگ بێتەوە چونکە ئەو کاتە جیاوازی گۆڵ ڕۆڵ دەیگێڕێت لە نێوانیانە کامتی بتوانێت جیاوازیی گۆڵی زۆرتر دروستکە ئەگەر هەموو یارەکانی داهاتووشیان بەرێتەوانێ دەتوانێت بێتە پاڵەوان بەڵام ئێستا دۆخی یاسایی ئەردووتی لەو چەند یاری کەما ئارسناڵ 3 یاری ماوە سیتی 5 یاری ماوە هەر 5 یارەکەی سیتی یاری کۆتاییوە هەرە و 3 یاری ئارسناڵ کەماوێت یەرسێکی یاری کۆتاییە وەجگە لەوەژ ئارسناڵ ئەرکیشی ئەوروپیشیە کە بێگومان ئەمەش دوورتان نزیک ڕۆڵی دەبێت لەوەی کە ئارتیتا مجازەفەیەکی زۆر ناکاوکو بینیتان یاری فوڵهام پاش تۆمارکردنی 3 گۆڵ لە جێمی یەکەم ڕاستەوخۆ لە دەستپێکی جێمی دۆم ساکای بردە دەرەوە دواتری کیرۆش و دواتر یاریزانەکانی دیکە و دواتر دیکلان ڕایس و واتە پاراستنی یاریزانەکانی هێشتا پێویستە چونکە ئەم تیپە هێشتا لە پاڵاوانتی ئەوروپی شاڕکابەریەکە و دەیەوێت بگاتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ بەڵام بۆ سیتی تەنها پاڵاوانتی ناوخۆی جامی چێتی ئینگڵتەرای ماوە کە یاری کۆتایی بەرامبەر بە چەڵسی ئەنجامیە و هەروەها یاریانەی کەمایەتی کە ئەم شەو یەکێک لە گرنگترین و بێسترین یارەکانی ئەنجامە کاتێک دەبێتە میوانی ئێڤەرتۆن سەرەتا من لە پاڵاوانی ئیتالیاوە دەست پێەکەم کەیانە ئینتەر میلانە کریستیان چیڤۆ ئەرکێکی وەرگرت لە دوای سیمیۆنی ئینزاگی وەرزی ڕابردوو ئینزاگی چووە چوارگۆشەی زێڕینی جامی ئیتالیا چوە یاری کۆتایی سوپەر ئیتالیا چووە یاری کۆتایی چامپیۆنز لیگ و تا کۆتا هەفتە ڕکابەری کرد لەسەر خولی ئیتالی واتە هەتاوەکو مانگی 5 سیمۆنی ئینزاگی و تیپی ئینتەر میلان لەسەر 4 پاڵەوانەتی ڕکابەریانە کرد کە ئەوەی یەکەم کە سوپەر ئیتالی بووە لە مانگ 1 لە دەستیان نابەرامبەر بە میلان و دواتر لە مانگی 5 3 پاڵەوانەتیەکەی تر لە دەست درا و لە کۆتاییە ئینتەر میلان تیپێکی دەست بەتاڵ دەرچوو هیچ نازناوێکی نەبردەوە ئەرکەکە درا بە چێ ئەرکەکە درا بە کریستیان چیڤۆ کارکەکەی لە جامی جیهانی یانەکانەوە دەستی پێکرد و لەوێ بەرامبەر بە یانەی فلۆمینێنزی بەرازیلی ماڵاوای کرد هاتە خولی ئیتالی بەبێ ئەوەی مەرکاتۆیەکی گەورە بکە بەبێ ئەوەی کە داواکاری زۆری جێبەجێ بکرێ پێگاتی ئینتەر میلانی وەرگرتەوانێ و یعنی مەرکاتۆیەکی ئەوتۆی نەکردووە کە شایانی باسکردن بێت تەنها کۆمەڵە یاریزانی لاوە یاریزانی خواستن کە هاتووە پەیوەندی ئەمە تیپەکەەوە کردوواتە نەچۆتە بازار ڕەوانەوە کۆیکەیە خۆتان نزان ئینتەر میلان 2 ساڵ هەوڵی بۆ دەستەبەرکردنی ئەدیمۆلا لوکماندا بەڵام سەرکەوتوو نەبوو لە دەستەبەرکردنیدا ئینتەر میلان بەبێ ئەم گرێبەستانە لەسەر دەستی کریستیان چیڤۆ توانی نازناوی خولی ئیتالی دەستەبەر بکە و گەیشتۆتە یاری کۆتایی جامی جیهانی یانەکان واتە جیاوازەکەی ئەوەیە سوپەری ئیتالی نەگەیشتە یاری کۆتایی جیاوازەکە ئەوەیە لە چامپیۆنز لیگ لە قۆناغی پاشکۆیان ماڵاوایان کرد واتە چیڤۆ بەشکستی جامی جیهانی یانەکان و بەشکستی سوپەری ئیتالیا و بەشکستی چامپیۆنز لیگ دەستی پێکرد کە توانین بڵێن شکستی چامپیۆنز لیگ شکستێکی زۆر زۆر خراپ بوو و کاریگەریشی زۆری لەسەر تیپەکە دروست کرد بەڵام هات بە چی قەرەبووی کردەوە هات بە دەستەبەرکردنی نازناوی خولی ئیتالی قەرەبووی کردەوە کە ئەمە خۆی لە خۆیدا ئامانجی سەرەکی یانە ئینتەر میلانە لە هەموو وەرزێکا کە دەست پێکە وەجگە لەوە تیپەکە گەیشتۆتە یاری کۆتایی جامی ئیتالیا و یاری کۆتاییش بەرامبەر بە لازیۆ ئەنجامێ لە کاتێکدا ئەم ڕاهێنەرە نەهاتوون مێرکاتۆیەکی گەورەی بۆ ئەنجام بدەن و بیانەوێ بڵێن تیپەکە کاکە ئەمە تیپێکی بێز بۆ تۆ ئەمە تیپێکی بەتوانا بۆ تۆمە فلانە یاریزانی باشمان لە فلانەتی بۆیە نای ئەمە یاریزانی باشترینی پریمەر لیگ و باشترینی بۆندسلیگا و باشترینی لیگەمان بۆیە ناوی تۆ کاتی وێ چامپیۆنز لیگمان ببەریتەوە بۆیە
بۆ یەکەم وەرزی کارکردنی چیڤۆ لە ئینتەر میلانە لە 165 بۆ 170 ڕانەرە سەرکەوتنی گەورەی بەدەستێنە، چونکە ئەم ڕایەنەرە وەکو وتمان هاتوۆتە سەر تیپەکە خۆی و هەرم تیپەی کە پاڵەوان نەبۆ کردوێتیە پاڵەوان، ڕاستە نزیک بۆ لە پاڵەوان بوون، بەڵام هاتووەم بە فیعلی کردوێتی بە پاڵەوان، چونکە لە کۆتاییە ئەوەی ئەمێنێتەوانێ. ئێستا من لە زمنی باسکردنەوەی چیڤۆیە باز لەواکەم ئینتەر میلان وەرزی ڕابردوو لەسەر بردننی نازناوی چواریەوە هاتە سەرەوەی کە هیچ نازناوێکی نەبێت. ئەینا ئەمە کەس لە بیری نامێنێ. ڕۆی ئینتەر میلان وەرزی ڕابردوو وەرزی 2004 بۆ 2024 بۆ 2025 وەرزێکی دەست بەتاڵی بەڕێکرد. ئیتر گەشتوتە تیاری کۆتایی چامپیۆنز لیگ بۆ خۆت گەشتووی، خولی ئیتالی تا 2 هەفتە ڕکابەریت کردو بۆ خۆت ڕکابەریت کردووە، چونکە لە کۆتاییە باسی یەک کەسەکرێ، باسی یەکەمەکرێ و یەکەم باسەکەی بەرچاوە و یەکەم خەڵاتی زیاتری ئێرێتێ و یەکەم ڕێزی زیاتری لێگیرێ و یەکەم زیاتر بەدەمەوە چوونیە بێ. بۆیە چیڤۆ لە یەکەم وەرزی کارکردنی سەرکەوتنێکی بەرچاوی بەدەستێنا کە نزیکە لەوەی جامی ئیتالیاش لەسەر حسابی لازیۆ دەستەبەر بکە کە 2 نازناوی خولی نێوخۆی ئیتالیا باتوانێ و ئەو کاتە پێویستە لەسەر کارگێڕی ئینتەر میلان بەدەمەوە چوونێکی باش بۆ چیڤۆ بکەن. ئەو کاتەی چیڤۆ تیپێکی بەدڵی خۆی دروست کرد، چونکە کارگێڕی ئینتەر میلان بڕوان وە بۆ تیپە کە کۆتاییەکانی وەرزی ڕابردوو کرد بوو پیان وە بۆم تیپیان بێسترین تیپە بەختی یاوەریان لە بۆ وەرزی ڕابردووکەوان کردەوە، بەڵام دەرکەوت دەمساڵ نەخێر بێسترین تیپ نییە. ئەکرێ لە ئیتالیا تۆ بێسترین تیپبی، بەڵام لەسەر ئاسی ئەوروپا تۆ ئەو هێزوو نمایشت نییە. بۆیە پاش دەستەبەرکردنی نازناوی ئیتالیا چیڤۆ حەقی خۆیەتی کە بەردەوام بێت لە ڕانەرایەتی ئینتەر میلان و هەروەها مەرکاتۆیەکی گەورە پێویستەکە بۆ چیڤۆ ئەنجام بدرێت. ئەو کات ئێمەش لە وەرزی داهاتوو بەرپرسیارەتی گەورەتر و نازناوی زیاتر لە چیڤۆ داواکەین. ئەمە سەبارەت بە ڕانەرەکەی، بەڵام وەکو پێم وتن ئینتەر بە شایستەی و بە جوود و ماندووبوونی خۆی توانی نازناوی خولی ئیتالی دەستەبەر بکە و لە پێش هەموو ڕکابەرەکانیەوە لە ناپۆلیش و لە میلانیش و لە یوڤەش و لە ڕۆماش و لە کۆمەش لە هەمووان شایستەتر بوو و دەستکەوتێکی تایبەت بۆ چیڤۆی ڕانەر و پیرۆزە لە هەندەرانی ئینتەر میلان. ئەمە وەکو ئینتەر کە من حەزم کرد وەکو پێشێشەکە باسی کەم، طبعاً پرسێکی تایبەت لەسەر ڕیاڵەوە چمە سەریارەکەی ئێڤەرتۆن. بەسەر چاو کۆمنتەکانتان بنووسن دواتر وەڵامی هەمووی ئێمەوانێ هاوڕێیانی عەزیزم. سەبارەت بە ڕیاڵ مەدرید و ڤینیسیۆس جۆنیۆر پرسێک لە ئارادایە، طبعاً هەر لەم بەرنامەیە خۆتان نەزانن من پێشتر بۆم باسکردون لە سەردەمی کارلۆ ئەنشلۆتی پاش ڕۆشتنی کەریم بنزیمە داوای سەرەکی کارلۆ ئەنشلۆتی هێنانی هاری کەین بوو، بەڵام فلۆرنتینۆ پێرەز و کارگێڕی ڕیاڵ مەدرید ڕەتیان کردو چونکە ئەوان پرۆژەی ئێمپاپێیان هەبوو، ئەو ساڵیان بەبێ ئێمپاپی بەڕێ کرد و ساڵی دوایەوە ئێمپاپی پەیوەندی کرد بە ڕێزەکانی ڕیاڵ مەدریدەوە چونکە ناکرێت تۆ هاری کینیش بێنی دواتریش بچی ئێمپاپێ بێنی. ئەمە خاڵێک کە زۆر گرنگە. کەواتە پرۆژەی ئێمپاپێ پرۆژەیەکی وەرزشیە بۆ خزمەتیانەکە وەکو یاریزان، بەڵام پرۆژەیەکی بازرگانی گەورەیە و ڕیاڵ مەدرید دەستکەوتێکی گەورەی لە هێنانی ئێمپاپێ دەستکەوتو لە ڕووی مادیەوە. بەڵام بە ئێمە بینە سەر ڕووی وەرزشی. ئایا لەسەر ڕووی وەرزشی ئێمە توانین چی بڵێن و چینە؟ طبعاً با من پێتان بڵێم کە شتەکان چۆن. وەکو ڕەخنەگرتن لە ئێمپاپێ هیچ ڕەخنەیەک تەندروست نییە. وەکوی کە تۆ بیت لە توانا و لە بەرپرسیارەتی ئێمپاپێکم کە هیتوانێت نەخێر هیچ بە هیچ جۆرێوانیە و ناتوانێت بکەیت. بۆ چونکە ئەرقامەکانی ئێمپاپێ سەرسوڕهێنەر کە ڕەنگە ئەگەر ئێمە بین ئەم ڕەخنانە لە ئێمپاپی بگرین، ڕەنگە ئەگەر ئێمپاپێ وجودی نەبووایە ڕیاڵ مەدرید ئەنجامەکانی زۆر خراپتر بووە، یعنی هەر نەبێت هەر 2 ساڵەکە چارێکی کۆتایی چامپیۆنز لیگی نەبینیە ئەگەر ئێمپاپێ نەبووایە. ئەمە بە نمونە من پێتەڵێم. بەڵام ڕاستیەکەی ڕاستی لە ڕیاڵ مەدرید زۆر ڕاشکاوانە دیارە کە ڤینیسیۆس بۆ ئەستێری یەکەم هەوڵەیە و ئێمپاپێش خۆی بە ئەستێری یەکەمی تیپەکەی بینی و زۆر کاتیش ڤینیسیۆس ڕۆڵی ئەستێری یەکەمی جێراوە و ئێمپاپێش ئەستێری یەکەمی جێراوە و زۆر جاریژێمە لە یاریەکانە بینیمانە یعنی هەڵدانی حەقیقی هەیە لە هیچ لایەکانەوە بۆ لایەنەی تر نەبووە بگرێت لە ئێمپاپی زیاتر بۆ ڤینیسیۆس نەبووە. ئەمە سروشتی ئیدارەدانی تیپە لە بوونی ئەستێرەکانە. پێچەوانەی ئێمە چییە؟ پێچەوانەی ئێمە
رافینا و لامین یاماڵمان هەیە لە بەرشەلۆنا ئەگەرچی رافینا وەرزی ڕابردوواسێکی زۆر بەرزی پێشکەش کرد بەڵام بەرشەلۆنا قابلیەتی یا بە لامین یاماڵ لەبەر داهاتوو یانەکە بەڵام رافیناش زۆر بە جانێکی پیشەگەری و قوبوڵی کرد و تەنانەت بەشێک لە لێدانە سزاکانی ئەمساڵی یاوەتە دەست لامین یاماڵ واگەر خۆشی وجودی نەبێ لامین یاماڵ جێبەجێکەری لێدانی سزا یەکەم لە بەرشەلۆنا گەرچی لێدانی سزاشی لەدەستداوە بۆ بە هەمان شێوە لامین یاماڵیش بۆ رافینا بەم جۆرێ ئەمە چییە؟ ئەمە عەقڵیەتی تەعامولکردنی ئەستێرەیە لە تیپەکانە چونکە بتێ و نەتێ ئێستا ڕاستە لامین یاماڵ مناڵە بەڵام بتێ و نەتێ ئێستا ئەستێرەیەکی تۆپی پێ رافینا ئەستێرەیەکی تۆپی پێ ڕەنگە لیڤڵی ڤینیسیۆس و ئێمپاپێ بەرزتر بن و لە ڕووی ناو ناوبانگ و گەورەتر بن بەڵام بتێ و نەتێ ئەوانیشە سێری تۆپ پێن بەڵام سێری ئەم تەعامولە بەراورد کە بەو تەعامولە جیاوازێکی زۆر هەیە لە نێوانیان بۆیە من بابەتی ڕەخنەکە لەسەر ئێمپاپێ نییە لەوەی بڵێن یاریزانێکی وە نەخێر ئێمپاپی یاریزانێکی زۆر سوپەرستارە و زۆر چاکە و زۆر ناوازەیە و هەموو تیپێکیش پێویستی بەبوونی ئێمپاپێ و ژمارە و گۆڵەکان و سیستەکانی بەڵگەن لەسەرم کوڕە بەڵام ئێمە باس لە سروشتێک دەکەین لە نێو ڕیاڵ مەدریددا باس لە تەعاملی دوو یاریزانەکەین کە کەسایەتیان جیاوازە باز لە تەعاملکردنی دوو ئەستێرەکەین کە ڕەنگەی یەکتریان قبول نەبێ چونکە ئێوە بزانن جگە لە ئێمپاپی و ڤینیسیۆس جۆنیۆر ئێمە بێلینگامیشمان هەیە لەم تیپەیە کە ساڵی 2024 یەکێک بۆ لە سەرکردە ڕاستەقینەکانی تیپەکە لە بردنەوەی چامپیۆنز لیگەکەیە واتە ئێمە ئەستێری دیکەشمان هەیە لەم تیپەیە کە خۆی بە ئەستێری یەکەم ئیمتیانەیە زانێ بۆیە ڕەنگە یەکێک لە هەرە سەرکیترین هۆکارەکانی ڕیاڵ مەدرید بۆی کە لەم دوو ساڵەدا دەست بەتاڵ دەرچوو ئەم گلاکتیکۆسە بێتەوە کە پێرێز دروستی کردووە یعنی تۆ لە بری ئێمپاپێ هێرشبەرێکی ترت بێنە لەوەی کە تیپەکەت فرە ئەستێرە نەبێ هێنانی ئێمپاپێ بۆ هەموو تیپێک خەونە ئەو کاتێ ئێمپاپێ ڕازێ بە ڕیاڵ مەدرید لیڤەرپوڵ خەون بەێنانیەوە بینێ بەرشەلۆنە خەون بەێنانیەوە بینێ ئینتەرەی بینێم هەموو تیپێک خەون بەدەستەبەرکردنی ئێمپاپێەوە دەبینێ بەڵام تۆ دەبێت بزانی خۆت چیت هەیە و خۆشت چیت کردووە بۆیە یعنی من بەجددی بە دیوی ئەم ڕەخنەیان ئەم ڕەخنەیەم قوبوڵە لێم هێنانی ئێمپاپێ بەڵام بە دیوی لێدان لە خودی ئێمپاپێ بڵێ ڕیاڵ مەدرید بە هێنانی ئێمپاپێ منزومەکەی وەکو ئیلتیزامی پێشتری نەماوە وەکو یاریکردن بۆ یەکتری وەکو پێشتر نەماون فەردیات لە تیپەکەیە هەیە وەکو دڵسۆزی بۆ یەک نوقسانیت یا دروست بووە ئەمەم قوبوڵە بەس تۆ بیت بتێ لە خودی ئێمپاپێ بیت بتێ لە خودی تواناکانی بیت و لە گۆڵەکانی کەم کەیت و لە من هەرگیز لەگەڵەمەدانی بە هیچ جۆرەیە تەیدیەوە ناکەم ئێمە کە باسمان لە منزومە کرد بابەتێکە بەڵام شتەکە نابێ بچێتە سەر خودی شخصی ئێمپاپێ وەڵا ئێمپاپێ یاریزان وەڵا ڕیا ئێمپاپێ ڕیاڵ مەدریدی ڕیاڵ مەدرید لە خۆی تێکگاوە ئەگەر بابەتەکە تۆرەتەوە و ڕەخنەیە بگری ئەبێ بڵێ ڕیاڵ مەدرید لە خۆی تێکگاوە ئەینا ئەرقامەکانی ئێمپاپێ و ژمارەکانی ئێمپاپێ بەڵگەن لەسەرەوەی ئەم کوڕە سەرکەوتنی گەورەی لە ڕیاڵ مەدریددا بەدەستێنەوە وەکو خودی خۆی وەکو گۆڵکردن وەکو ئەسیستکردن ئەم کوڕە وەکو خودی خۆی وەکو تاگەکە سەرکەوتنی گەوری بەدەستێناوە بەڵام منزومەکە کە وەکو خۆی نەیانتوانیوە کەواتە ئەوە گەڕێتەوە بۆ بڕیاری کارژێڕییانەکە ئەوە گەڕێتەوە بۆ بڕیاری سەرۆکاتیانەکە ئەو کەسانی کە پەسەندی هێنانی ئێمپاپێیان کردووە بۆ ڕیاڵ مەدرید ئەینا جارێکتر دووپاتێکەمەوە ڕەخنەکە بە هیچ جۆرێک لەسەر خودی ئێمپاپێ نیە بەڵکو لەسەر منزومەکە و لەسەر بڕیارەکە و لەسەر مامەڵەکردنی ئەستێرەکانە پێکۆمە وەکو بۆچوونێک کە هەبوو لە نێو هاندەرانە من حەزم کرد بۆچوونی خۆم بەم جۆرە بخەمەڵ بابەتی ئێڤەرتۆن و سیتیمان هەیە بەڵام بابێمە لای کۆمنتەکان کاگۆران سڵاو لە تۆ کاگە ئەحمەد دەڵێ چیڤۆ کارێکی نایابی کرد لەگەڵ ئینتەر لە یەکەم وەرزی بوو کاگاوکاری عەزیز ساڵە کاگ مەحەمەد بوو لە پرسیارەکەم پەیوەندی بە تەورەکە تۆ نیە بە زۆر ئاگادار بی سیزاکەی نەورۆز سەبارەت بە چوونە ژوورۆی هەندەران گەیشتۆتە کوێ کاگاوکاری برام نەورۆز ئەڵێ و ڤیدیۆ دروستکراوە کە نێراوە بۆ ئیتیحادی عێراقی بۆ لیژنەی ئینزیباتی
ئەو ڤیددیۆیە ئەو سەوتە خراوەتە سەری و کۆمەڵێ بەڵگەی ڤیددیۆیان هەیە لەوەی لەو حاڵەتەیە و لەو کاتەدا کە بەی جۆرەگەم ڕفتارە لە نێو یاریگار ڕووی نەداوە بەڵکۆمە دروستکراوە بۆ ڕێگریکردن لە هەندەران و بابەتەکان ئێستا نێراونەتە لیژنەی ئەنزیباتی و چاوەڕێ دەکرێت ئەمڕۆ ئیتر لە چەند کاژمێری داهاتووە لیژنەی ئەنزیباتی تاوسری ڤیددیۆکان کات و تەحقیقی خۆی تیا بکاتەوانێ و بەڵگەکانی یانەی نەورۆز بۆی من زانیاریم دەستکەوتووە لە بەرپرسان یانەی نەورۆزانێ ڤیددیۆکانیان حاشاڵ نەگرن لەوەی کە هیچ هوتافێک و هیچ ئەم ڤیددیۆیە دروستکراوە ئەو ڤیددیۆیە هیچ ڕاستیکی تیانە کە نێراوە بۆن و ئیتیحادی عراقی لە بەمە ئینماخۆ بکردووە و نەورۆز پاڵپشتە بە راپۆرتی سەرپەرشتیار یارەکە کە هیچی لەسەر نەوتووە و نەورۆز پاڵپشتە بە راپۆرتی یانەی قووە جەویە و راپۆرتی دەستەیان دەران یانە قوە واتە هیچ شتێک لە دژی نەورۆز نییە جگە لەو ڤیددیۆیی کە دەڵێن دروستکراوە و ڤیددیۆکانی تر دەنێرن بۆ ئیتیحادی عراقی لیژنەی ئەنزیباتی بڕیارە لە چەند کاژمێری داهاتوو خۆی یەکلا بکاتەوە و من تەسەوڕ دەکەم بە ئەگەرێکی زۆر سزاکە هەڵبگیرێت و هەندەران بتوانن لە یاری شوڕتەیە ئامادە بن. کاک عومەر ئەڵێ کاک محەممەد جانایە چاڤی هێرناندێز باشترە بۆ چێڵسییان چاڤی ئەلۆنسۆ بەخوا عومەر گیانە من ناتوانمەوە بە سەریعی پێ بڵێم نازانم مەسەحەل لە خۆ پێ بڵێم بەخوا نازانم. کاک محەممەدی ئەزیز ئەڵێ ئەگەر بارێک نەبێت دواسێکی یاری لوتکەی مانوی لیڤەر بکە ئەگەر بارێک نەبێت دواتر سیتی ئێڤەرتۆن بەو خوایە کاکە محەممەدی ئەزیز یەک دەقەم لەو یاریە نەبینی چونکە من زۆر بە ڕازگویانە لەگەڵ تا نادوێم چەند خولێکێکم لێ بینی بەڵام کاژمێر شەژ یارەکەی یانیک سینەر و ئەلێکساندەر زڤێرێڤ بوو من سەعات 4 بۆ 6 سێری یارەکەی میلانم کرد کاتم بۆ میلان تەرخان کرد دوای ئەوە دوای یارەکەی میلانیش چەند خولێکێکم لە یارەکە بینی و دواتر سەنگەرم گواستەوانێ بۆ یاری یانێک سینەر و ئەلێکساندەر زڤێرێڤ لە یاری کۆتایی پاڵەوەندی تێنسی مەدرید واتە کاتم نایە بەو یاریە تا قسەت لەسەر و یاریە بۆ یە بکەم ئەبێ داوای لێبوردنەکەم. پاشای دڵ ئەڵێ ئەمپاپی تەنیا سوودی بۆ خۆی سوودی بۆ ڕیاڵ نییە کەواتە ئێمە ڕەخنەکە لە خودی ئەمپاپێ نیە ڕەخنەکە لە ڕیاڵ مەدرید ئەمە کارە ڕاستەکەیە بۆ ڕیاڵ بە ئەمپاپی یارەکانە باتەوە بە ئەمپاپیش چەند یاریە بۆ دۆڕانوێتی هەر لە قۆناغی کۆمەڵەکان بە سیتی دۆڕایت و بە لیڤەرپوڵ دۆڕایت و بە ئەمپاپیژەوە نییە هەموو یارەکانی بر نەخێر بە ئەمپاپیش یاری چاکە دۆڕانەوە ئەسڵەن لە کلاسیکۆکانە ئەمپاپێ نەبووە من ئاخر ئەها ئەبم ڕەخنەیە من شێ دەبم شێت وڵای لە کلاسیکۆکانە ئەمپاپی و پێ نەبووە لەوە چ هەر کلاسیکۆیکی بە فەرقی 6 گۆڵ بوو دۆڕانە ئەوە ئەمپاپێ بوو کە گۆڵەکانی بۆ کردی و دەبوو تەفریات ڕستی لەبەرەوە شتەکە کە هێن ڕەخنە لە ئەمپاپی یا بۆ نمونەتانە دۆخی ڕیاڵ مەدرید باسکەن تکایە ڕێز لە ئەمپاپێ و لە توانەکانی بگرن و لەو ژمارانە بگرن کە پێشکەشی کردووە بێڕێزی بە ئەمپاپێ مەکەن چونکە گەر ئەمپاپێ نەبووە ڕەنگە دۆختان زۆر زۆر خراپتر بووە تۆ بردنەوەیکی ئیسپانیۆل و بردنەوەیکی ئیلچی و بردنەوەیکی لیڤانتی لە من مەکە بە تەیارە لە منی مەکەن بە تەیارە چونکە شتەکە جیاوازە بەڵێ یاری براوەتەوە بەڵێ ڕیاڵ مەدرید ئیلتیزامی زیاترە ئەمانە ئەڵین ئێمە بەڵام منزومەکە خۆی ئەمپاپێ زۆر پەلی نەگرتووی خۆتان مەمنونی ئەمپاپێ بوون سەرۆکی یانەکەت مەمنونی ئەمپاپێ بووە هەموو تۆپی پێم هەموو یانەکانی گیان مەمنونی ئەمپاپێ بوون کە بچێ یاریان بۆ بکە تەنانەت کە هەواڵی چوونی ئەمپاپێ بۆ بەرشلۆنە بڵاوەکرایەوە هەر ئێوەی هاندەر بوون دڵتان لە مشتانە بوو کە ئەمپاپێ بچێتە بەرشلۆنە وێرانە بن لەبەرەوە شتەکە با نەبێ بە بێڕەزی ئەمپاپێ بەڵام شتەکە وەکو مەنزومەی ڕیاڵ باسکرێ عیبی نییە کاک سایدیژەوە عینە قسەیە کاتەوە ئەتانتوانی بچواتە بەرشلۆنە و کاتەتان بینی بەرشلۆنە چی پێ کردا و چی پێ نەکرد شتەکە مەبەنە سەر ڕەخنەگرتن لە ئەمپاپێ لەبەرەوەی ئەمپاپێ ئێستەشی لەسەر بێ باشترین یاریزانی ڕیاڵ مەدریدە شتەکە بڕیاری چواردەورەکەی ئەمپاپێشە چواردەورەکەی ئەمپاپێش لە وجودی ئەمپاپەیە بێلەنگامیش لە لودبەرزی خۆی نایەتە خوارەوە بۆچی دان بەوەیانیان ڤینیسیۆسیش لە لودبەرزی خۆی نایەتە خوارەوەنێ خۆرێ ئەمپاپێ نییە خۆرێ ئەمپاپێ نییە هەر چاڤی ئەلۆنسۆتان بینی کاکە چاڤی ئەلۆنسۆ بە دەرکردن دەرکرا کاکە خۆ چاڤی ئەلۆنسۆ باشکرا ئەستێرەکان زدی وەستانەوە تعاملی ئەستێرەکانی خۆتان خراپن ناتوانە و لێکتەگەیشتن دروستکن ڕافینا پار هەموو شتێکی ڕاماڵی لە بەرشەلۆنەیە بەرشەلۆنە هاوتی یاماڵ باشترین یاریزانی تیپەکەمانە ڕافینا زۆر بە ڕێزەوە قبوڵی کرد بۆ لەوەی تێیان گەیان لەبەری تعاملی ناوی یاریگاکە بە ڕافینانەوە تۆرە سێری یەکەمی تیپەکەمانی بەڵام یاماڵمان بردوێتە پێشتر وان لێکرد لێکتێگەیشتنیە دروست بوو بڕۆ تیپی تر زان چۆن تەعاملەکە دەبڕزانەوە چۆن تەعاملەکەن کاکازیان ئەڵێ پێ دوایە ئەرسینال پریمەر لیگ دەبا بۆ ئەم دەقەیە پێم وایە ئارسناڵ لە پێشتر تامان سەر سیتی بۆ بردنی نازناوی پریمەر لیگ لەگەڵ من دەمێکە پێم وتومە من
کاتێ حەوخاڵیش لە دوا بۆ مەر بۆ چوونەکەی مۆرینۆ ڕاستە بەڵام ئێستا ئەم واقعیەتی یاریکردنی ئەرسیناڵم زۆر بەدڵە من و من پێم وایە لە کۆتاییە هەرە مەسعود بە ئەرسیناڵەگەیەنێ لە کۆتاییەکانی ئەم خولەدا. کاک ئەحمەد دەڵێ دەستی خۆش بێ زۆر کەس کێشەکەی کەس نییە مانە عاقڵ بکات. سینەرمان بووە پاڵاوان بەڵێ سینەر هەر پاڵاوانە سینەر پێنجەم گراندی لە سەرێکی بردەوە سینەر 28مین نازناوی بردەوە سینەر پێنجەمین ماستەرزی لە سەرێکی بردەوە سینەر 28 بردنەوەی لە سەرێکی لە یارەکانی ماستەرزێ تەنها ژمارەکەی جۆکۆڤیچ ماوە کە 3 بردنەوەی ماوە یەکسانی بکاتەوە ئەگەر بێت و لە ڕۆما بەشداری بکە 4 بردنەوە وێنێ ئەوە ڕیکۆردێکی مێژووی بۆ خۆی تۆمارەکە لەوەی کە ژمارەکەی نۆڤاک جۆکۆڤیچ بشکێنەوە. سینەر ئێستا بۆ هەنگاوانەیە کە ژمارەی ڕیزبەندی خاڵی جۆکۆڤیچیش تێک بشکێنە تا کۆتایوەرز کە دەرفەتی ئەوەی هەیە کە نزیک بێتەوە لە 70,000 خاڵ کە زۆرترین پۆینت لە ڕێژەی ڕیزبەندی یاریزانانی تێنسی سەرزەویدا تۆمار بکات. ئەمە جگەلەوەی سینەر ئێستا سەرجەم پاڵاوانتیەکانی دەستەبەر کردووە کە ڕکابەری تێدا دەکرێت 9 پاڵاوانتی ماستەرزمان هەیە 4 پاڵاوانتی گراندمان هەیە و یاری ئۆلۆمپیادمانێ. ئێستا سینەر زەربەی زۆری پاڵاوانتەکانی دەستەبەر کرد چی ماوە لە گراندا تەنها ڕۆلاند گارۆز ماوە لە ماستەرزی ژات تەنها ڕۆمای کراوە ماوە کە بەشداری تێدا بکە باگەریی زۆریش ڕەنگە بەشداری بکە هەم بۆ ڕیکۆردەکەی هەم بۆ دەستەبەرکردنی شەشەم ماستەرزی لەسەرێک هەم بۆی کە ژمارەکان ڕاستە قورسەبێ بۆ ڕۆلانگارۆسی بەڵام ڕەنگەر ئامانجی بەشداریکردنی و دواتریش تەنها ئۆلۆمپیاد دەمێنێتوانێت کە ئێمە لەوە شا جۆکۆڤیچمان هەیە کە خاوەنی هەموو ڕیکۆردەکانە. هێدی ژیانە سە باسی مانچستەر کاگرێواز دەڵێ دەست خۆشکایە فلیک دەستی نییە لە وەختی فلیک نییە ڕێبازجان بابەتی خۆم هەیە لە بەی سیتی ئێڤەرتۆن باسەکەم. قوربان لە بم کاگە حەمەدجان ئارداگولەر چییە خۆی پێ مشتێکە ڕەحمەتی خوال لێ بە کاکسیران بەخوای گەورە و ئارداگولەرە خۆی پێ مشتێکە لە ڕیاڵ مەدرید هەر ئارداگولەر ئەمە من باسی بێلنگام و ڤینیسیۆسم کردەوە کاکسیوان ڕەحمەتی خوای لێبێ باسی ئەوەی کرد ئەڵێ ئارداگولەر شتە لە ڕیاڵ مەدریدە منزومەکە تعاملی ناو منزومەکە خراپە کێشەکە ناو منزومەکەی لەبەرەوە من پێت ئەڵێم ئاساییە تۆ پێم بڵێ ئەگەر ڕیاڵ مەدرید ئێمپاپەی نێنە ڕەنگە دۆخێکی زۆر باشتر بوو هەموو قوبوڵە پشتەکە مەبەرە سەر ئێمپاپێ خودی ئێمپاپێ لەبەرەوەی توانای ئێمپاپێ سەرسوڕێنەرە ئەگەر مسۆگەر لە 5 باشترین یاریزانی جیانە ئێمپاپی تایە مسۆگەر هەموو کاتێک لە 4 ساڵی ڕابردووە مسۆگەر لە 5 یاریزانی جیانە ئێمپاپی تایە تۆ چۆن قەتەی شتەکە بیتە سەر خودی خۆی وڵا بێتەوە باڵی بایر ئای باوکە یان کاکە داراڵە لە ساڵی دااتوێن پاپێ بین بۆ لای خۆ بەناڵ گۆڕێکی پێەکەین تۆڵی چی پارەشیان لێ سەرترێ ماوەی تاوان تۆزە عادزیشم لێو کاکە دارە لەبەروەی سوێنێکت خواردە بوو پێم ناخۆش بوو لەبەر شتەکان کە ڕەخنەیەکتان لە من هەیە توخوامەی ببنە بابی سوێن و شت لەبەروی با گوناحبار نەبینێمە بۆ قەبر و قیامەتمان چونکە ئێمە لە کۆتایە بۆ خۆشی و بۆ حەزی خۆمان سەیری ڕاضەکەین بەخوا من هیچ شتێکیان مەبدەئم نین و هیچ شتێکیان مەبەستم لێ نییە بەڵام من ڕاستیە کە پێتێڵم تەوەقوعی خۆمەکەکرێ هەندێجار بۆ چوونەکەم غەڵەت بێ بەڵام کاکە مشکلەکە لەوەیە کاکە دارا هەنێکەیە کاکە بڕوا بکە لەم ڕاضەیە کە سیر یەکەم زۆر خراپ تێکەوتو ینی بڕوا بکە هەموو شتێکی ژیانیان بووە بۆ کاکەمە زۆر خەتەرە یعنی کە خوانە خواسە باسی تیپێگەکەی یا باسی یاریزانێکە یا ڕەخنە لە تیپەکەیەگری وازانێ قسەی غەڵەتت بە وتووە زۆر مشکیل ئێمە وەڵا بۆنە وەڵا ئەمپاپێ بچێ بەرەو بایرن ئەوەی تر بایرن عەقڵێتی تەعاملکردنی ئەستێرەکانی تایە کاک بایرن کلۆزە و ڕێبری و لۆکاتۆنی پێکۆکۆ کردی بۆوانێ لە یەک تیپا و شفاینشتایگەرەوە مۆستێری کۆ کرد بوو بوی کەس کێشی لەگەڵی کەسێکا بی و ئێستاشی لەسەر یاریزانەکان لەگەڕێنەوە ناو ئەلیانزەرینە یەکتری بین و یەکتریە بینناوانێ تەعاملکردنی شوێن تا شوێن زۆر ئاساییە کاک توانای ئەزیز 1000 جارگەر نازای ماڵی خوابی نەورۆز بیان نا تەسەوڕەکەم تا ئێوارە قەرارەکە چابێ
ئەگەر ئارسنال پریمەر لیگ یا چامپیۆنز لیگی نەبرد کاتیەوە ناتوانێت تا بەڕێ بکرێت بێگومان کاتیەوە ئەگەر نەیکا لە کۆتایی وەرزخاڵەکانی سیتی و ئارسنال وەگێ بوون بۆ کامێنە بنە پاڵەوان کاروانجان ئێستا باسیەوە بۆ کەم کە چۆن دەبیتە پاڵەوان لە پریمەر لیگ کاک پێشڕەوی ئەزیز ئەڵێر چەند بۆ چوونمان جیاواز بێت چێژ لە بینەربوونتان دەبینم هەر بەرنامەیەکیش نەتوانم ڕاستەخۆینە هەڵدەتەم ڕیپلێکی بگەم من لە خزمەتتان بەخوا من بۆ چوون و مۆچوون کێشەم نییە تیپومی کێشەم نییە تەنها گرنگەوەیە من لە تۆ تێبگەم و تۆ لە من تێبگەی و پێکەوە سوودێک بەیەک بگەێنین ئەوە گرنگترین خاڵەوە هاوڕێیەتیەک و برایەتێک لە نێوانمانە دروست بێ و شکور بۆ خوا ئێستاوە تا کاک پێشڕەوڵێ من بیرکردنەوەم پێچوانی توێ بە سێری تۆکەم و بینەری بەرنامەکان دەم چێژی لێوەرەگرم بەڵام کەسێکی تر هەیە قەراری یاوە لەوەی کاوێ من باکم پێی نییە من نامێ هەمووی قوبوڵی منی بێ و هەمووی لێم ڕازی بێ و تەنها ئەمەوێ یەک ئامانجمێ ئەو کەسە باشانەی کە لە کۆمەڵگەیە هەن ئەو کەسە بە سوودانی لە کۆمەڵگەیە هەن لەو کەسانە نەبێت کە من ڕەتەکەنەوە من بەس هەوڵیەوە ئەگنا ئەوەی تری کەمنی ڕەت کردوێتەوە من خۆممە بەستمە ڕەتم کاتەوانێ چونکە من کۆمەڵە کەسێک هەن کۆمەڵە کەسانێک هەن هەر نامەوێت قەت دانی خێریشم پیا بنێن نامەوێت قەت بە چاکەش باسم کەن هەر بە چاکە نامەوێت بە باسکردنی چاکەی منیش باسکەن چونکە ئەزانم ئەمە بۆ دین و ژین و هیچ شتێکم باش نییە بۆی نامەوێەوە بەڵام کۆمەڵە کەسانێکە نەگەر بیرکردنەوەشم پێچوانەیان بێ هەوڵ لەدەم یعنی تا ڕادێک لێک تێگەیشتنیان لەگەڵا دروستکەم لەبەرەوە وا تێمەگەن کە من هەوڵ بۆ ڕازی کرد نا من خۆم لێشاوێکی یعنی مەجموعەیەکی هەر حەزەکەم وابێ هەر حەزەکەم منی قەت قوبوڵ نەبێ نامەوێ منی قوبوڵ بێ بە هیچ جۆرێ بەڵام ما باقیتر من هەوڵێم هاوڕێتی و برایەتی لەگەڵەوانی دیکەیە دروستکەین ئەڵێ تا زیدان ڕانەبووی گاریزانی ڕیاڵ نۆقەی لێوە نایە چونکە زیدان کەساتێکی جیاواز و کاریگەریە بوو بە سامجان ئەڵێ هەندەری ڕیاڵەندی ئێستا دەزان ئەنچلۆتی چ گەوهەرێ بوو کورە جارێ ماویانە لە شوێ ئێستا بزان باش دەچمە سەر سیتی ئێڤەرتۆن زۆر بەخێرە کۆمنتەکانەوەی توانیم خوێنمەوانێ ئێوە موتان هاوڕێ و ئەزیز و خۆشەویستی منن کاگە نەزیان وەختی مۆندیال نییە قوربانە بم ئەوە هێدیجان وەکو وتم سیتی پێنج یاری کۆتایی ماوە ئێڤەرتۆن یەکێکە لە هەرە یاریە سەختەکان بۆ سیتی سێریکە یاری ئەرسناڵ وتمان کۆتایی بۆ سیتی ئێستا ئەمە ئەو یاریەیە کە سیتی پێویستی بە سەرکەوتنە من ناڵێم سیتی لە توانایدانیە سەرکەوتن تۆمارکە بەڵام من پێتەڵێم ئەم تیپە ناتەندروستەی کە لەم وەرزەدا هاتووە ئەم تیپە ناتەندروستەی کە لەم وەرزەدا هاتووە ئەم تیپەی کە ئێستا هەفتەیەک پێش ئێستا پێشەنگی پریمەرلیگی کرد بۆ یەکەم جار لەم وەرزەیە بۆ یەکەم جار لەم وەرزەیە پێشەنگی پریمەرلیگی کرد سروشت پێمانەڵێ تۆپی پێمانەڵێ و هەڵبەز و دابەزی ئەم تیپە پێمانەڵێ هەندەری ئەرسناڵ جوان گوێ لێم بێ ئەو گۆرانی ژەساتە لایڤەکەەوە سروشت پێمانەڵێ لەم پێنجاری ئەرسناڵ مانچستەر سیتی خاڵ لە دەستەیە سروشت و بەپێی ئەو تەعامولە و بەپێی ئەو هەڵسەنگانەی کە لەم وەرزەیە سیتی کردوێتی پێمان دەڵێ کە لەم پێنجیارەیە سیتی خاڵ لە دەستەیە واتە بە بڕوای من بە خوێندنەوەی ئەوەی کە سیتی ئاستیم ساڵی چۆن بۆ بەپێی سروشتی خۆی بڕوام وایە کە سیتی لەم پێنجیارەیە خاڵ لە دەستەیە بەڵام ئەوەی ئەمێنێتەوە سەر ئارسیناڵ ئایا ئارسیناڵ و سیاری ماوەتی خاڵ لە دەستەیەنە بۆیە من ئەم دەقەیە ئێستا ئارسناڵ لە پێشترە بینم بۆ سیتی بۆ بردنی نازناوی پریمەرلیگ ئەگەر چی سیتی ئەگەر جیازی گۆڵی زۆر دروستکە خۆی لە پێشترە ببووی بەڵام من بە خوێندنەوە لە سیتی بەو ئاستی کە لە وەرزی ئەم ساڵا پێشکەشی کردەوە بەو هەڵبەز و دابەزینەی لە ئاستیا ڕوویاوە ئەگەر چی نۆمەتێکی زۆر بەهێزی دەستکەوتووە خۆتان زانن لە کۆتاییەکان سیتی زۆر سام ناکە بەڵام من تەسەوڕ ناکەم هەر پێنجارەکە بێتەوە بڕوام وایە ئارسناڵم دو یاری بردەوە زۆر بۆی گرنگ بوو سێ یاری تر یەمێنێ ئەرسیناڵ ئەنجامی بە بۆیە من تەسەوڕەکەم سیتی لەم پێنجیاریەیە خاڵ لە دەست بدات ئەگەر ئەرسناڵ خاڵ لە دەست نەدات ئەو ئەرسناڵ دەبێتە نازناوی کاک فەیسەڵ ئەڵێ پیپ خاڵ نادا بەدەستەوە من پێ دەڵێم بە هەڵبەز و دابەزی ئەم وەرزەی سیتی بە سروشتی ئەم تیپە لەم وەرزەدا پێ دەڵێم لەم پێنجیاری کەماوێتی بە سروشتەی تیپەکە و بە تەسەوڕی خۆم سیتی خاڵ لە دەستەدا بابزانین
بۆ چوونەکەی من واقعیە بێ یاخودەوە تا لە کۆتایە گواردیۆلا خاڵ لە دەست نادا و ئارسنال بە جیازی گۆڵەکە پریمەر لیگە باتەوە یاخود سیتی بە جیازی گۆڵ پریمەر لیگە باتەوە. سبەی ڕۆژی چامپیۆنزیە ئەتلێتیکۆ مەدرید و ئارسنال یەکەم بلیتی یاری کۆتای چامپیۆنزی وەرزی 2025 و 2026 سبەی پێتانەگەم ئینشاءالله گەر خوددا تەمەن بدات خواتان لەگەڵ.